بابەتی ڕاگررتنی تۆمەتبار بە قانون دەستنیشان کراوە و پێویستە لەگەڵ دەستگیرکردنی دادوەری لێکۆڵینەوە بیبینێت ئەو تۆمەتبارە و ئەو کاتی لە دوای بینینی با بڵێن دادوەری لێکۆڵینەوە ئەو کاتە بڕیار ئەدرێ لەسەر دەست بەسەرکردنی هەتاکو کاتی دادگاییکردن یا بۆ هەتاکو کاتی قۆناغەکانی چەند قۆناغێکی لێکۆڵینەوە یاخود ئازادکردنی بە کەفالەت چونکە بەشێکی زۆری لە مادە یاساییەکان کە خەڵکی پێ تۆمەتبار ئەکرێ لە دەسەڵاتی دادوەرایە کە ئەو کەسە ئازاد کا بە کەفالەت بەمەرجێ ئازادکردنەکەی مەترسی بۆ سەر ڕەوت و ڕێڕەوی لێکۆڵینەوە نەبێت و مەترسی ڕاکردنی تۆمەتبارەکە نەبێ و چەند مادەیەکی تایبەت هەیە کە ئەوانە کەفالەت ئازادکردن بە کەفالەتە قۆناغی لێکۆڵینەوەیە شمولی ناکات. واتە مەبەستم ئەوەیە ئەوەی کە هەموو ئەوانەی کە ڕائەگیرێن سەرەتا ئەگەر دادوەر نەبینن بڵین لەگەڵ دەستگیرکردنیانە ئەمە بۆ خۆی ناقانونیە ئەگەر پێش ئەوە بە فەرمانی دادوەر دەستگیر نەکرابن ناقانونی ترە و ئەو کاتێک کە مادە یاساییەکەی بڵین ئازادکردن بە کەفالەت بیگرێتەوە و لەگەڵ ئەوەشە دادوەر بۆ بەبێ بوونی هیچ بیانوویەکی یاسایی یا بەهانەیەکی یاسایی دادوەر هەر ئازادی نەکە ئەوەش دیسانەوە ڕاستە دەسەڵاتی ئیجرائیە بۆ قازی کە ئەتوانێت ئازادی نەکە بەڵام تەعەسوفە لە بەکارهێنانی دەسەڵاتەکەیە و ئەتوانی بڵێ نەک ناقانونیە بەڵام تەعەسوفە لە بەکارهێنانی ئەو حەقی دادوەرە کە دەسەڵاتی دادوەر دەسەڵاتێکی با بڵێن تەواوە کولیە بەسەر ئەوەی کە قەراری ئەو بۆ ئازادکردنی هەبێت یان نەبێ ئەگەر قانونەکە ڕێگە بە ئازادکردنیشی بە کەفالەت. جا لە ڕاستیە من بۆ خۆم لەگەڵ لێبوردنی گشتیام. ئەوە هیچ کاتێکیش دژی لێبوردنی گشتی نەبووم بە تایبەتی لە ئێستای هەرێمی کوردستانە لێبوردنی گشتی کاتێک مەترسی هەیە لەسەر سەروەری یاسا و کاتێک مەترسی هەیە لەسەر ئەوەی کە دەسەڵاتی دادوەری دەسەڵاتێکی سربەخۆ بێت و کەس هیچ دەسەڵاتێکی تر بۆ نمونە پەرلەمان یاخود سەرۆکی هەرێم بە حکمی لێبوردنی تایبەت تەداخل نەکات لەو حکومانی کە ئەدرێت و ئەو حکومانە هەڵنەوەشێنێتەوە ئەمە لە حاڵەتێک کە ئەبێ و لە جێگەیە کە ئەبێ و لە شوێنێکە ئەبێ کە یاسا سەروەر بێ بەڵام ئەو کاتەی کە یاسا سەروەر نییە ئەو کاتی ئەزانین لەم هەرێمی کوردستانەیە بە هیچ جۆرێک ناتوانی بڵێ ئێمە دادگایەکی عادیلانە ئەکرێین کاتێک کە ڕوبەڕووی دادگا ئەبینەوە ئەو کاتەی کە دزی و گەندەڵی لە تاوان چۆتە دەرەوە و بۆتە ئازایەتی و هۆکاری پێشکەوتنی کەسەکان و بەرپرسەکان لە هەرێمی کوردستانە لەو کاتەیە لێبوردنی گشتی زۆر گرنگە و زۆر زەرورە بۆیە من دایمە لەگەڵ لێبوردنی گشتیام لەبەر ئەوەی زوڵمێکی زۆر لە دادگاکانە هەیە و ڕەنگە ئەوەی کە ئەو زوڵمە ڕێک ئەکاتەوە جۆرێک لە جۆرەکان لێبوردنی گشتی بێ بەڵام لێبوردنی گشتیش هیچ کاتێک کە دەرئەچێ بەو ڕەهاییە نییە کە هەموو تاوانێک بگرێتەوە و مافی کەسی تاکەکان پێشێل بکات چونکە هەموو لێبوردنێکی گشتی پەیوەندی بەوە هەیە بەوانەی کە مافی خەڵکی تایە مافی کەسی تایە ئەگەر ئەو کەسانە تەنازولیان نەبێ ئەو لێبوردنی گشتیە نایانگرێتەوە لە غەیری ئەوانەی کە مافی خەڵکی تایە من زۆر لەگەڵ لێبوردنی گشتیام و ڕەنگە تاکە چارەسەر بێ لە ئێستاە بۆ هاوسەنگکردنی ئەو نائەدالەتی کە لە دەسەڵاتی دادوەریە هەیە ئەوەی ئەوان باسی ئەکەن یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیە و ڕاستی تایە بەڵام نەک هەموو لایک و کۆمنتێک ئەتوانی یانی لایک ناگرێتەوە بەڵام هەر کۆمنتێک چونکە کۆمنت بەکارهێنا یەکێکە لە بەکارهێنانێکە لە بەکارهێنانەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان کە تۆ ڕای خۆتی لێوە دەرئەبڕی ئەگەر ئەم ڕای تۆ تەشهیر دروست بکات و جنێوی تیابێەوە تا سەب و قەزفی تیابێت ئەمە بەپێی ئەو مادەیە بەپێی یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی بەڵێ بەتاوان حساب ئەکرێت ئەمە ڕاستیە اینجا نەک بەتەنیا بۆ لایک و کۆمنت هەر کەسێک لە هەر شوێنێکە ینی ئەمە حقیقەتەوە ڕەواییشی هەیە
هیچ کەسێک مافی تەشیرکردنی بە هیچ کەسێک نییە و هیچ کەسێک مافی جنێ و سوکایەتیکردنی بە هیچ کەسێکی کە نییە لەو کاتەیە کە ئەمە دروست بوو ئەگەر لە کۆمنتیش نەبێ ئەگەر بە پۆست و نووسینی ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانیش نەبێ لەسەر شەقامیش بێ لە کۆڵانەکانیشا بێ لە ماڵی خۆشتا بێ سوکایەتی پێکردن و جنێ و تەشیرکردن تاوانەوە ئەکرێ سکاڵای یاسایی لەسەر بکرێت. ئەرکی داواکاری گشتیە چکە داواکاری گشتی لە ناو بڵێن تەسفیراتە هەیە لە گرتن و گواستنەوە و ئەوان ئیشی ئەوانە کە قبولی نەکەن کە زیندانیە کەسێک کە ڕاگیراوە لەوێ ماوەیەکی دوور و درێژ بەبێ ئەوەی دادگایی بکرێت بەبێ ئەوەی ڕوبەڕووی دادگا کرابێتەوە و تاوانەکەی بەسەرا پسەپێنرەیە خودت تاوانەکەی لێلا ببرێت لەم حاڵەتەیە بە پلەی یەکەم ئیشی داواکاری گشتیە کە ئاگای لە گرتوخانەکان بێت و ئاگای لە شوێنی ڕاگیراوان بێت بزانێت چەند کەس لەوێ لەوانە ئێشتا دادگایی نەکراوە بە پێچەوانی یاسا مامەڵی لەگەڵا ئەکرێت و پێشێلی مافەکانی ئەکرێت لە ڕووی یاساییەوە و دواتر ئیشی بەڕاستی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و بە تایبەتی ئەو ڕێکخراوانەی کە گرنگی بە مافی مرۆڤ و چاودێرن لەسەر جێبەجێکردنی مافی مرۆڤ یاخۆ چاودێرن لەسەر پێشێل نەکردنی مافەکانی مرۆڤ ئیشی ئەمانەیە کە ئەو کەیسانە نەهێڵن بەو جۆرە زۆر بمێنێتەوە و ئیشی لەسەر بکەن و هەوڵ بن چونکە ئەوە ئەکرێ لە کاتی دادگایی نەکردنیانە زۆر ڕێکار هەیە کە بەرز بکرێتەوە کە داوا لە دادگای باڵاتر بکرێت بۆ تەداخلکردن تایە هەموو ئەمانە ڕێکارن و با بڵێن ڕێگە چارەن کە ئەکرێ بگیرێتە بەر بەڵام ئەوەیە کە کام دەستگایەوە کام ڕێکخراوە بە ئیشی خۆی هەڵەسێت یاخود بە ئیشی خۆی هەڵناسێت بۆ ئەوەی کە قەرەبوو ئەکرێنەوە ئەگەر دواتر بێتاوانیان بسەلمێنرێەوە تا ڕاگیرا بێتن بەبێ هیچ پاساوێکی یاسایی بەبێ ئەوەی هەر ئاوا ڕاگیرا بێتن یاسایەکی کە هەیە کە ئەویش قەرەبووکردنەوەی زیندانی کراوانن بەبێ پاساوی یاسایی کە لە دوای بەڵام ئەوە لە دوای ئەوەی کە بڕیارەکە دەرچوو ئەو کەسانە ئەتوانن داوای قەرەبوو بکەن لە دادگا. ئەوەی کە بۆ داواکاری گشتی بێدەنگە بەڕاستی کۆی داواکاری گشتی و دامەزراوەی دادوەری لە هەرێمی کوردستانە دەسەڵاتێکی کەپکراوە دەسەڵاتێکی دابەش بووە لە نێوانێکێتی و پارتیا بۆیە ناتوانێت بە ئەرکی خۆی هەڵسێەوە ڕێگری ڕێلی ئەگیرێ لەوەی کە بە ئەدای خۆی هەستێت.